مەرج نییە کە تۆ ملیاردێر بی بە کەسێکی خۆشەویست. ئەم کاتتان باش لە پێشەنگایەکی جیاواز ئەمڕۆ لە شاری سەیمانی بە زیاتر لە 300 دوێنە بۆ یەکێک لە بەخشرا و خۆشەویستەکانی شاری سەیمانی کە لای زۆرینە بە حەمەجیان ناسراوە مامۆسافایە خەساوە بە کردنەوەی ئەم پێشەنگایە. مامۆستا ساڵ بۆ جەنابێت دەستان خۆش بێت، پێشەنگایەکی زۆر جیاوازتان کردووە هەر بژین. وێنەکانی کاکە حەمە لە چ تەمەنێکەوەتیایەتی تا چەندێک؟ باڵێ ئەم پێشەنگایە تقریبان تەمەنی 12 ساڵە، خۆی دەدات لە زیاتر لە 300 وێنە لە قۆناغە جیاوازەکانی حەمە کە کاتی خۆی لە کەلاوەکانە ئەژیا. هەر لەوەیە مەسەن زۆر جار حەمە ئەڵێ من لە مەڕە ترسم یا لە سەگە ترسم، لەبەرەوەی کاتێکە لە کەلاوەکانە بووە زۆر جار کە خەبەری بۆ تۆ مەسەن سەری کردووە مەڕ یا سەگە لەسەر سەرێتی. وێنەکانی حەمەجیانە گرتووە. حەمە چی خۆشەوێت؟ معجیبە بە چی زیاتر؟ حەمە کەسایەتیەکە ئەوەی کە حەمە خۆشی ناوێ زۆر گرنگە بەلامە پارەی خۆش ناوێ. هەمە کەسایەتیە کە ئێمە لێوەی فێرمین مەرج نییە کە تۆ ملیاردێر بی بە کەسێکی خۆشەویست. ینی زۆرینەی جار کە ئەیبینیت هەر بە بینینی تر جۆرە لە جۆرەکان دڵخۆشە بی. بەس ئەمە پێچەوانەی بۆ تۆ هەبووە قەت بووە بۆ حەمە گریابیت؟ باڵێ من ئەمڕۆ بە حەمە گریام. ئەمڕۆ جایشکە بۆ حەمە گریام. حەمە ئێمە لێ فێری بەراعەتە بین، ینی حەمە پڕ لە بەراعەت لە پاچەتی خۆزگا ئێمە بەشێک لەو پاچەتی حەمەیەکی حەمە وای کرد ئەمڕۆ بگری. حەمە کەسایەتیە کە حەزەکەم من لە حەمە بچم، لە پاچیە لە حەمە بچم. کاتی خۆی بەختیار عەلی مەقالەیەکی نووسی چۆن پاچەتیمان دۆڕان. بەداخەوە ئێمە سیاسیەکانمان، ڕۆشنبیرەکانمان، میدیاکارەکانمان بەچێکی زۆر لە پاچێتەکانمان دۆڕانەوە. هەوڵ بین ئەو پاچێتیە بگەڕێنینەوە.